هاتووە حەدیثێکی قودوسی خوای گەورە میهرەبان دەفەرمێت من نوێژم کردووەتە دوو بەشەوە. سوورەتی فاتحە مەبەستێتی خوای گەورە. نوێژم سوورەتی فاتحام کردووەتە دوو بەشەوە لە بەینی خۆم و لە بەینی عەبدەکانمدا. جا کاتێک خوای گەورە دەفەرمێ کاتێک کە عەبدەکەی من نوێژ دەکات دەڵێ الحەمد لله رب العالمین. بەداخەوە هەر کەسێکمان تەمەنێکمان هەیە چی ڕوویەکمانەیە لە ڕۆژی قیامەتە لە خزمەتی خوای گەورەدا کە هەتا ئێستا معنای نوێژەکانمان نازانین. ئەگەر پرسیار لە زۆربەی خەڵکی بکە وەرە فاتحام بۆ تەفسیر کە و بۆم ڕوون کەرەوە نازانێت، تەمەنی 50-70 ساڵە. چی ڕوویەک لای خوای گەورەتە؟ یعنی ڕێی خوایە نەمزانی ئەی چەند گۆرانی دەبەرە. بەداخەوە هەوڵ نادەین فێری دینی خوابین. نوێژ سوورەتی فاتحام کردووەتە دوو بەشەوە لە نێوان خۆم و عەبدەکەمدا، ئەو عەبدەی کە نوێژ دەکات. جا خوای گەورە دەفەرمێ کاتێ عەبدەکەی من دەڵێ الحەمد لله رب العالمین، سپاس و ستایش بۆ ئەو خوایی کە پەروەردگاری هەموو عالەمە. حەمد و سەنا بۆ ئەو خوایە. خوای گەورە دەفەرمێ حەمیدەنی عەبدی. بۆیە هەر کاتێک کە تۆ نوێژت کرد سوورەتی فاتحە دەخوێنی هەر بەوتنی الحەمد لله رب العالمین خوای گەورە لە سەروی عەرشەوە ناوی تۆ دەهێنێ دەفەرمێ فڵان عەبدی من ئێستا حەمد و سەنای منی کرد. بۆیە نوێژ بەلات خۆشەویست بێ، شیرین بێ بەلاتەوە، چونکە نوێژ گفتوگۆیەکە لە نێوان تۆ پەروەردگاردا. هەر کاتێک کە نوێژت کرد و الحەمد لله خوێنە پەروەردگاریش دەفەرمێ عەبدەکەی من فڵان کەس ئێستا نوێژی کرد و وتی الحەمد لله و سپاس و ستایشی منی کرد. پێت خۆشە ئەم مناجاتە ئەم گفتوگۆیە لە نێوان تۆ و خوای پەروەردگاردا بەردەوام بێت؟ مەحروم دۆڕا و بەدبەخت ئەو کەسەیە لەم مناجات و گفتوگۆیە مەحروم بووە و نوێژ ناکات. سوورەتی فاتحە گەورەترین سوورەتی قورئانی پیرۆزە. وەڵڵای ئەگەر لە سوورەتی فاتحە و لە نوێژ تێبگەی قەت تێری لێ ناخۆی. سبحان الله هیچ کەسێک سپاس و ستایشی ناکرێت لەسەر ناخۆشی و دەرد و بەڵا ئیلا خوای پەروەردگار نەبێ. یعنی کەسێ ناخۆشیە تووشی تۆ بکە بەڵایەک بەسەر تۆدا بهێنێ تۆ دەستخۆشی لێ ناکەی، سپاسی ناکەی. بەڵام خوای پەروەردگار کاتێک کە تووشی بەڵا و ناخۆشیت دەکات سپاسی دەکەی، خۆشت دەوێ. بۆیە حەمد و سەنای خوای پەروەردگار زۆر گەورەیە. پێویستە کاتێ دەڵێن الحەمد لله رب العالمین تێبگەین کە ئێمە سپاس و ستایشی ئەو زاتە دەکەین لە خۆشی و ناخۆشیدا، لە دەوڵەمەندی و فەقیریدا، لە لەش ساغی و نەخۆشیدا بەردەوام سپاسی و خوای دەکەین. کەواتە بە کەمی مەزانە. ئیمامی عەبدوڵڵای کوڕی عومەر ڕەزای خوای پەروەردگاری لێ بێ دەفەرمێت ئێمەی سەحابە ڕۆژانە چەندەها جار بە یەک دەگەیشتین، هەواڵی یەکتریمان دەپرسی، فڵان کەس ئەحواڵت چۆنە، دەنگ و باست چۆنە، مناڵەکان چۆنن. بۆ یەک ئەم قسانەمان دەکرد. مەبەستمان چی بوو لە هەواڵ پرسیندا؟ تەنها لەبەرەوەی سپاسی خوا بکەین. ئەو دەوێت الحەمد لله عیبم نییە، ئەو دەوێت الحەمد لله عیبم نییە، من دەبوت الحەمد لله عیبم نییە. هەواڵ پرسینەکانی ئێمە لەبەر ئەوە بوو سپاسی خوا بکەین، بەردەوام لە نیعمەتەکانی خوا داین. بۆیە کاتێ دەڵێ الحەمد لله رب العالمین پەروەردگار دەفەرمێ عەبدەکەی من ئێستا حەمد و سەنای منی کرد. ئەموو بۆ ناو نوێژ.